سڵاوتان لێبێ خۆشەویستان ئەم جارەش لە کۆڤید-19 بە ئێوەی خۆشەویست گەشتینەوە ئەم شەو پرسیارێکی یان بڵین چەند پرسیارێکی زۆر گرنگ کە لەوانەیە ئێستا هەریەکەتان بە خەیاڵی داهات بێ و یان پرسیاری لێکرابێ و یان کە سوکارەکەی لەسەر ئەو بابەتە پرسیاریان کرد ئەویشەوەیە ئێستا ئێمە جۆمان لێ بۆ دەڵێن پشکنینی خوێن بۆ توشبوونی کۆڕۆنا کە زیاتر لەناو خەڵک ئێستا ناوەکەشی بڵاوەتەوە دەڵێن پشکنینی IgG، پشکنینی IgM و پشکنینی دیدایمەر یان ئەو شتانی کە زۆر باز دەکرێەوە ئێمە ئەم شەو فۆکەسی لەسەرەکەین پشکنینی IgG و IgM. IgG و IgM بۆچی ئێمە پشکنین بکەین؟ ئایا پێویستە؟ ئایا پێویستە بۆی بزانین توش بووین؟ یان ئایا پێویستە بزانین دوای ئەوەی کە چاک بووینەوە لە توش بوونەکە مەناعەمان دروست کردووە؟ و هەروەها پرسیاریش دەکەین لەسەر ئەوەی کە ئەگەر هاتو یەکێک ڤاکسین وەرگرێ پێویستەکە لە بیدایەوە بچێن فەحسانە بکە دوای ڤاکسین پێویستەکە بچی ئەمانە وەرگێ جگەل لەوەی ئەپدەیتێکتان دەدەینێت لەسەر بارودۆخەکەی ئێستا کە مەسەلەن شوێنێکی وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێگەی ئەو سنتەرەی کە پێوترێ سنتەری کۆنتترۆلکردنی نەخۆشیە درمەکان نەخۆشی پەتاییەکان ئەوان ئێستا قسەیشان کردوڵێ و کەسی کە هەردوو ژەمە ڤاکسینەکەی وەرگرت ئەتوانێت لە شوێنی دەراوە لە شوێنی کراوە ماسکەکانی فڕێبە ئەمانە هەمووی زانیارین زانیاریەکان لەسەر IgG و IgM و هەروە و زانیاریانی کە ئێستا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا قسەی لەسەر دەکرێت لە ناو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە و بە تەحدید لە کۆلۆرادوەوە لە دکتۆر جەگەڕێکانی وەرەگرین بەڵام سەرەتا با بچم بۆ لای ئەو شاشەیە لەوێ بۆتان باسەکەین بزانین کاتێک کە ئێمە ڤاکسین وەربگرین پێویست بە پشکنینی خوێنەکە ئێمە ئەو وەڵامە ئەم پرسیارە کە ئەگەر بمانەوێت ڤاکسین وەرگرین پێویستەکە پێشتر بچین فەحسێکی خوێن بکەین ئەو کاتە وەڵامەکەی هەوڵێم لە دکتۆر جەگەری وەرگرم بەڵام با سەرەتا بزانین پشکنینی بەرگری جەستە کە ئێمە ئەگەر هاتوو باسی کۆڕۆنا بکەین ئەم دوانە IgG و IgM و IgG کە ئێستا پێتانەڵم تەسەلسولەکەی چۆنە IgM ئەنجا IgG خۆی ئەمانە چین ئەمانە خۆیان دژەتەنن دژەتەن چییە؟ کاتێک کە شتێکی نامۆ شتێکی کە غەریب بێ یان کەسێک بێ کە یان شتێک بێ کە بێگانە بێ بە خانەکانی لەشی ئێمە وا دروست کراوە هەوڵەیە بەرامبەری کۆمەڵێک دژەتەن دروست بکە بۆی ڕێگری لێ بکە طبعاً ئەم دژەتەنانە بۆ زۆر شت هەن و جۆریشیان زۆر زۆرە ئیتر حرفیان وەدانراوە IgA IgM IgG IgE بەڵام ئەوەی کە ئێستا لە کۆڕۆنایە و کە نەک بە کۆڕۆنا یعنی ئەوەی ئەو دژەتەنانی کە دژی میکرۆبەکان چ بەکتریا بێت چه ڤایرەس بێ کە دروست دەبێت لە ناو لەشە IgM و IgGە کە ئێمەش کۆڕۆنا وەکو ئەوی لەبەرەوەی ڤایرەسە و پەتایەکە زیاتر ئەم جۆرە پشکنینە بۆ نەخۆشەکانی کۆڕۆنا پێش و لە کاتی و دوای چاکبوونەوەی نەخۆشیەکە بۆیان دروستێت کەواتە ئەمانە چین ئەمانە دژەتەنن بەشێکن لەو سیستمەی کە لەش بۆ بەرگری بەکارێنێ سیستەمی بەرگری لەش سیستەمێکی دوور درێژە و چەندین ئەتوانین بڵین ڕێو شوێن و ئەوەی تایبەتی هەیە بەڵام IgGەکانیان دژەتەنەکان بەشێکیان لە بەرگری بەشێکی تایبەتن لە بەرگری جەستە لە پرۆتینیش دروستکراون و بەرگری دەکەن کە ئەمانە هەمیان لەناو خوێنە دروست دەبن بەرگری دەکەن لە چی لەو میکرۆبانەیە لەو ڤایرەسانەیان لەو شتانی کە دێنەوە و لە کوێنیانی زیاتر لەناو خوێنن لەناو شلەکانی لەشدان ئەو شلانی کە جگە لە خوێن بۆنمونە لە بینی جونگەکان لە بینی پەردەی سیەکان لەوانە شلەمەنی ترمان هەیە لەناو لەشەیە کە ئەمانە دەکەن IgM کە ئەگەر ئێمە باسی بکەین IgM و IgM تەوان کێشێک بەرکەوتەی لەگەڵ ڤایرەسی کۆڕۆنا بێ مەسەن بەشێک لە ڤایرۆسی کۆڕۆنا هەڵەمژەیە کە ئەڵین بەرکەوتە واتە بەشێک لەو ڤایرەسە چۆتە ناو لەشی کەسەکەەوە یان توش بوو کاتێک کە بەرکەوتە ئەبێ یان توش بوو ئەبێ سەرەتا ئەم دژەتەنە دروستە بێ نەوعی ئێم دروستە بێ نەوعی ئێم کە دروستە بێ کەواتە ئەگەر یەکێ فەحسی خوێن بکە و ئێمەکەی بەرز بێ دوو وەڵام ینی وەڵامێکی 100% نادێت وەڵامەکە ئەوەیە کە تۆ لە ماوەکانی پێشوو یان لە ماوەیەکی نزیک لە ڕابردوو تۆ یان ئەوە تا ڤایرەسەکە هاتووە توش بووی یانەوە تا ڤایرەسەکە هاتوۆتە ژوورەوە ئەوەندە بڕەکەی زۆر نەبووە کە ئەم دژە بەزمون وای کردو کە ئەم دژەتەنە
دروست بێ پێوترێتی وەڵامدانەوەی خێرانی تو ئەگەر مەسەلەن حاڵەتێک تەمەشاکە یەکێک برینارە بێ کە تەلەفۆنەکەی بۆ ئەمبولانس کە ئەمبولانس دێ ئەوەی لەوێ سەرەتایی بۆی دەکرێت ئەمە دەتوانین بشوبهێنین بەوە کە ئەمە دژەتەنێکە وەڵامدانەوەیکی خێرایە پاش ئەوەی کە IgM وتی کاکە ئەو ڤایرەسەکە هاتە ژوورە و ئیعازەکەیدا IgG نەوعیجی دژەتەنیجی دەست پێ دەکات بە دروستکردن کە ئەمە بەرگریە خۆی لە خۆیدا بەرگری دروستبووی پێ دەڵێن کە ئەمە ماوەیەکی زیاتر لە ناو جستەیە ئەمێنێتەوە و کاتێکی زیاتری ئەوێ بۆ دروست بوون و کاتێکیش کە ئەم IgGە دروست بوو قابلیەتی جستە بۆ بەرەنگاربوونەوەی هەمان ڤایرەس کە تایبەتە بۆ نمونە IgG تایبەت بە کۆڕۆنا کە یەکێکەگەر هات و IgG تایبەت بە کۆڕۆنای لۆ بکرێ کە دەرچێ IgGەکەی هەیە ینی توانایەکی هەیە کە بەرامبەر ڤایرەسی کۆڕۆنا بمێنێتەوە چکە لەوەی IgG لە هەندێک نەخۆشی درێژخایانی وەکو مەڵتیپڵ مایلۆمە نەخۆشیەکە کە جۆرێکە لە جۆرەکانی شێرپەنجە یان لە حاڵەتەکانی تریش لە نەخۆشی درێژەکان ئەگەری هەیە دروست بێت پرسیارەکەشمان دووبارە دەکەینەوە بزانین ئایا گەر هاتوو ئێمە ناومان هاتەوە بۆ نمونە ڤاکسین ناومان هاتوۆ مەسەلەن ئەڵێ دووسبەی وەختی ئەوەتە بچی پێکوتەکە وەرگری ئایا ئەمە پێویستە ڕۆژی پێش پێکوتەکە بچین فەحسی خوێنەکانمان بکەین بۆی بزانین بەرگری جەستەمان هەیە یان نە کۆمەڵێک قسە لە سەری کرابوو کۆمەڵێک شت باس کرابوو پێشتر کە دەیانگۆ ئەو کەسانەی بە تایبەتی ئەوانی کە تازە توش بووی ئەم ڤایرەسەن واتە کە IgG و IgMیان هەبووە ینی لەبەرەوەی ڤایرەسەکە تا ئێستاشی لەگەڵابێ لە زۆربەی زۆری وڵاتان ڕێژەکەی وەکو پێویست نییە بۆیە زانایان پزیشکان ئەو کەسانی کە بەرپرسن هەستانوتیان کاکەوانی کە توش بوون ئەتوانین ماوەیەکیان بدەینێت چونکە ڕێژەی توشبوونەوە لە پاش توشبوونی یەکەم بە تایبەتی لە سێمانجی یەکەم هەتا شەشمانجی یەکەم ڕێژێکی زۆر کەمە با دەرفەت برەخسێنی بۆ ئەو کەسانی کە توش نەبوون یان ئەو کەسانی کە بە تەمەنن بۆیە هەستان وەکو ئۆپشنێک کە با بزانن ئەم کەسە بەرگری دروست کردووە کە بەرگری دروست کردووە لە گەڕێ باجارێت تۆزێک تاخیر بێت تا ڕێژەیەکی تر لە جوڕەکانی تر دێ پاشان بە دوایی بەریکرد کەواتە بوونی IgG یان IgM لە خوێنە هەریەکە و لێکدانەوەی خۆی هەیە و ئیتر ئێمەش دەتوانین ئەو کاتە بڕیار بدەین بزانین چێ پێویستە ڤاکسینەکە وەربگرێ و چێژ نا بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ئێستا بانگەشەی بۆ دەکرێت لەیان ڕێکخراوی تەندروستی جیهانی و هەموو وڵاتانیش لەسەری کۆکن کە ئەگەر هات و ڤاکسینی زیاتر بەردەست بکرێ پێویستە هەموو کەس ڤاکسین وەربگرێ با بینە سەر پرسیارەکانمان و ئاڕاستەی دکتۆر جەگەر بکەین کە ئێستا ئەو حاضر لەگەڵمان دکتۆر گیانم کاتت باش ماندوو نەبی لە کاتی ئەرکا لەگەڵمانای زۆر زۆر سپاس دەکەین کە ئەو وەختت بە ئێمە بەخشیوە دکتۆر جەگەر با بۆ پرسیارە دەست پێ بکەین فەحس بکەین پێشەوەی ڤاکسین وەربگرین یان نە زۆر سپاس دکتۆر هەست سڵاو بووتە سڵاو بۆ بینانی کوردستان 24 بڕاستی دیفرێنمایەن CDC ئەمریکی هەروەسانی FDA و چەندین ڕێکخراوێندین جیهانی نابێتن چ فەحسبێنەکردنش بۆ هەندێک ئەم تاکید بکەن و ئەم قراری بدەن کە کی دێ ڤاکسینی وەرگرێت کی ڤاکسینی وەرناگریتن حتا نوکە چ فەحسن درست نهاتینە پەسەندکردن لایەن FDA ئەمریکی و CDC ئەمریکی باش بۆ هەندێک ئەم شێوەیەکی باش احتمال سەر بکەن و ئەم قرارە بدەن عجبا اف كاس هاتينا في عسكرا فاكسين ور بيجي وانا كده جوابك كرت وبسرعه جنابته نخير زۆر باشە دکتۆر جەگەر کە یەکێک ڤاکسینی وەرگرت ینی مەسەلەن بۆی بزانێ ڤاکسینەکە ئیشی کردووە لەو حاڵەتەیە ئەتوانێ بچێ فەحسێ بکا بۆی بزانێ ئەو دژەتەنەی کە زیاتر دەربڕی دروستبوونی بەرگریەکە IgG تایبەت بە COVID-19 ڤایرەس ئایا گونجاوە بیکایان نەیکە ئەگەر وایە کەی بیکا باشە بلدي سهر نفس موضوع الدجتران دكتور هست تانوكا يعني اف موضوع ناتيا حسن كيرن البري فاكسين وبشي فاكسين جي هر وصان چونكي عندك خالي تهين راسي بيت ازدما خويا كيرن خالا كي او هر فاكسين كي بردست ما هي سر ميكانيزم تايبات شو دكتن هم يوم نفس ميكانيزم يعني جو وقتها امتين فحصت دجتران كاين اف دجتران جي قالك جورتين مثلا كاو جوران تعطينا تارجت كيرنش فاكسين يبقى ناو جوران هذا خالا كي مثلا بيقف كي ما نوع كي ديجيتال ايتين بيجني بايندينج انتي بوديز
بدكو تنبستن الفيروسي او جدونا جورتي جورك بين اس جورك بين ان سيرفيس اون سبايك بروتين نوع عجيب بين نيوكليك كابسيد بروتين من ان مثلا بيغا هر فاكسينا كانوا كبردس هاي فايزر تهابيتن موديرنا تهابيتن تصينيها بن استرازينيكا تهابيتن هريك شوان جورك شوان انتي بودي ان شوان دجتنا ازرينيتن هذا خاله هيك خاله دويا مثلا هيك خوتا فحصا دجتنا كيرجي وتايت بايندينج بروتين هابن انكو بايندينج انتي بودي هابن النظام كا هالعجبا ابن نيوتراليزنج انتي بودي انا جورك دي دجتنا كديار كتنا كخو مثلا دجتنا بين باستنجي او جريدانجي فيروسي احتمال هر نبنا اگر هندك فيروس منع كانكو داخلي خان وشان اللي شيء مروفي بيتن لو مثلا نيوتراليزنج انتي بودي احتمال اصلا حتى نكراتنا بسنترن خارجي اطار كلينيكال ترايل انكو تفكرنا زان استيلا خارج ديو جريك دي سهر وصلا فاكسين جالك جرا جورك برجريه ازين بجن برجريه يا خاني انكو بين سيلولار اميونيتي ديسا افاج نوعية قياس كذا يعني باختصار از بيش مجانا بتبكورتي وافحص برابطري فحصين كوانتيتيفن يعني ام قيمته فان ام ديني مثلا بيش نيكو كان دجتن هنا انا لان نظن كاب دجتنا كارت كان ان ايش كان انا يعني كواليتي وام نظن كو جوايا جبر هندي الامريكا والدولات الجوانه هم راستي تشوف احسن دجتنا هنا كيرن بري فاكسين دار بشي فاكسين دار بيتن شي جالك جرا فحسب بين كيرن الولاطن كبجن جهانا سيم إماش نظانينا كي أنجي وكي رأيك تجاري يعني بو تشكرنا باري باشا اگر پرسیارەکە ئەو هاالێ بکەین تاوە تۆ هیچ نێشتۆ و ینی وای لێ هات ئەو کەسانی کە ئەو فەحسانیان کردووە لە غێری ئەوەی پارەکەیان بە زایع ڕۆشتۆ هیچی ترنە کاکە دکتۆرەکان یان پزیشکان و ئەو کەسانی کە چارەسەری نەخۆشیەکان دەکەن بە شێوەیەکی گشتی ئەوان کەی IgG و IgM نووسن ینی تۆ مەسەلەن نەخۆشێکی هەبێت لە چه حاڵەتێکا تۆ پێویست پێ بینوسی دیسا چه پێویستی بۆنینە ئەمە بەس بوو مثلا کەسێکە ئەگەر هات و بزانیتن وێ بزانیتن کە بەری هینگی توشبوویە ڤایرۆسی ئانە يعني مجرد نساخي فضولي بيتم فضولك الدفع بيتم في حسكة بصايد كبرينجي توجبوية يعني لأفحص أبدا ديار ناكتن ك هكي خو مثلا دجتن هبنج مثلا كان دجتن كار كيران كار ناكن فالهندي أبا نبيت بديل هندي كاف نساخ خارق بارزيتن بشتي توجبونجي وبيت احتمال جل جوجا كي أم بيجن نساخي مثلا دجتن هين معناته محتاجين تخبرز يعني بتاجر هندك ام بكسي توشي فيروسي بكين هيروس بتاجر هندجكو او فيروس ناكل كده غير خوجي جبر هندي هيكر بس بفضول نساخي بيدن بشتي قد بيجن توجبونا فيروسي نيا فاكسيني معقوله بتا استخدام كده لتش انديكيشن دي ان تشاجر دي نوبن شو هيك زانستيكو بتا كارينانج بو ديار كيرنا هندي كي بيد في فاكسينيا انجي ديار كيرنا وان كسان كا چند شوان دجتن بوچه بونه و برگیری بوچه بویه پشتی واکسینی و ارواس آنچه دیار ناکتن حتی توشی ویروس طبیعی جی بوی هگر دجتن بوچه ببن دیار ناکتن که افا فعلا دجتن وان مروات پارێزن یان کەواتە ینی زیاتر ڕۆڵێکی وەکو بڵێ بۆ توێژینەوەی هەیە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر هەیە لەسەر نەخۆشیێکی محەدد بۆ نمونە لەوانەیە کەسێک هەبێ تووشی کێشەیەک بوو بێ کێشەیەکی لە یەکێک لە ئۆرگانەکانی لەشی و لەم بارودۆخەیە بتانەوێ بزانن ئەمە ڕەبتی بۆ هەیە ئەم کەسە پێشتر تووشی کۆڕۆنا بۆ بۆی زیاتر زانیاریتان لەسەری بکەوێ وانییە بزەبت فعلا دو انديكيشن دي هابن دو اگر دي هابن كان مفحص بكين اگر كنت جزء بتش توجينا كزانستي يدوجه هيك مثلا نساخي فصولك قويها بتنظايتن تنظايتن مثلا بدينج توجبيا يعني حتى مثلا كانك اندام تيجي دفكارنا كان امزان كابش اگر كورونا يعني هر فحص خرا باشتري ابد بي سي ار بكي امزان كاف اركسا كورونا دف ما يعني دف نمايا بس هيك كورونا دف نما بيتن وبيش يجي مثلا فتره قدريش بيتن وعندك انك نشانه ديب ايش اللي ها بنو تبزان كاف نشانه باش ما كورونا انا انك برينج توش بيتن ونك برينج ديارنا بيتن بشيل فحص بكي اللي افن نسبه قالك كيما شو كي بتقال مرحله كو باش ما دون درج بشي بالمضاعفات دون درج بشي كورونا اكيد بحسب كورونا الدفعي ويحط فحص كلام بي سي ار او فحص كنت بيجن دقيق ترى وتبيتن ستاندرد بيت كورينان جبو دستنشون كنا وكسا بيت كورونا الدفع دەست خۆش بێ دکتۆر جگەربەینە سەر
بارودۆخی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وڵاتێکە کە لە ڕووی ژمارەی پێدانی ژەمەکانی ڤاکسینەوە یەکەمی جیهانە. نازانم گەیشتۆتە سەتا چەندی ئەمریکیەکان ڤاکسینیان وەرگرتووە و هیچ بەرەنگاربوونەوەیەک هەیە. تازەترین زانیاری چییە؟ بە تەمان ئەمریکا ئیعلانی ئەوە بکە زۆر قسە لەسەرەوە کرێت لە ماوەی کەمتر لە 2 مانگە ئەمریکا ماسکەکانیان هەمووی بۆ ئاسمان فڕێ دەدەن. بله براستی حدانوکه گشتین تقریبا 207 قرچن واکسین تلتین دو باشترین امریکا نزدیکی 120 میلیون امریکا هر دو قرچن ورگرتیم. يعني أفيد فول هاتينا بجن فاكسين دان أمريكا تقريبا رجوا 37 الصدي إيش تو مايكو بجيد حفتي الصدي عن حفتي بينج الصدي كان بيجني أبرجا برجرية كمالية لدماية هيفا حفت الدسبيكا هيفا هشت يعني المايو كلينيك بيجتن احتمال شيء هيفا هشت أم جهنا قناة برجرية كمالية وحفتي بين صدي أمريكا بين فاكسين دان لي راستي خبرش خمية جرين تريد أنكو باسكو جرك بربلاف بو دزجان راجعندنا أمريكي أو كو CDC أمريكي سنتر كنترول كيان نخوشيان ديار كريا كو أفكسن هاتينا فاكسين دان ما في هاي إيدي ماسكي بكارنين جين جشتي وروصان التعامل أخويا روجانا دا وان ما في هاي كو يعني خدير ما كانش خلكي دي وبين سوشيال ديستانسينج بكارنين وروصان جي ماسكي جي بكارنين اللي أفشن دراستي بس تطبيق بين وان ولا طانا بدركي أمريكا كو جالك رجاكم ما ظن خلكي لي هاتي فاكسين دان لي اف ولاتن ديو كي مثلا كردستان النشن بيچند بيجين چونكي اف كسي فاكسين ورگرتي هر دي توجبيت فيروسي واحتمال هيجي هر بشتن كو فيروسي نخلكتن جوج برهندي اگر او ماسكي بكارني يتن دي هر غير خطوش كدن بس هيك المجتمع كده بيجيت مثلا كو بارا بتري خلكي هات بنا فاكسين دان ايدي تشي بيجي كو نسبوان كسان الفاكسين دايت كيمن واحتماليه عندك وافكسي هاتي فاكسين دون وماسك نكريه وتعامل قد كسي كدي بكتنين فاكسين دون جالك ينتلا ل هر وصل شيء تطبيق ما بتنسل ضروريا يعني افنشنا كتابخانه چونكي امزان كو ضرورنا هنا فاكسين دون حتى نوكا لراستي خبره كي تجيكو هاتي دبارتكرن شرخ FDA امريكي ف اوجيكو اجنسيه بسن كنا درمانه قلتي امشين فاكسين فايزر كاربينين و كسن جيتو ما بين 12 حتى 16 صاليه يعني افكسن كال شنو قطب جي دوانا فاندي مثلا اوجد شين ديسان فاكسين ور بيجرنو وديار بيتنكو افكسن 12 حتى 16 صاليه الامريكا دينا فاكسين دان وتقريبا بشكل ما ظنش وان دي خلاص بن بينش حفتين بهندا زور باشا كواتا يعني او نقطه زور جوان بو حزم لي يعني باسي بكينو او كسيكا او قسەی کە لە CDC هاتوۆتە دەرەوە کە لە سنتەری کۆنتترۆلکردنی نەخۆشیەکان لە ئەمریکا دەڵێ ئەو کەسەی کە ئەگەر دوو ڤاکسینی هەردوو ژەمەکەی وەرگرت بێ پێویست بەوە ناکە ماسک ببەستێ لە شوێنی عام و خۆی لە خەڵک دوورخاتەوە ئەوە بۆ وڵاتێک گەشێ وان باسی وڵاتی خۆیانەکەن کە ژمارەیەکی زۆر خەڵک ڤاکسینی وەرگرتووە ینی ئەوە لەسەر وڵاتەکانی تر جارێت تەطبیق ناکرێەوە نیە هەرویستم ئەوە تەوزیحتر بکەین هذا الصدى افكار قالك وجرينجاش شمكي اجبرشم يعني دو دراسه هاتينا كرن ديار كيريكو افكسن توشي افكسن هاتي فاكسين دان رجاك قالك مازن شوان ناهنا توش نبنا فيروس كورونا ذا لي رجاك ديجي توش بيتا فيروس كورونا اللي صد شوان ابي توش بفيروس كورونا بشتي فاكسين دانه ايشوان يسفي بويا فاجي ديسان بيتا هاندرك خلتي بيتا فاكسين دان شمكي اولا دي حالا یکی دهنا بيجن بروتكت كرن دهنا باراستش فيروسي وخالد وجه که خوب فيروسي ور بيجن جدي ايش وانا سفك بتنو جرام نبيدن ليه يا شوي جرام تنقوا وقت ايش تتوي كسي ابي هات فاكسين دان درست ايش او يسفك بس او تشيتن او تكاريتن في فيروسي فكو هستا كسين دي ابي احتمال برجري وانا الله واصل هات فاكسين دان لورا وقت ام بيجنكو افكسن هات فاكسين دان بلا ماسكاب كارنيل الجين جشتي بدي تطبيق بيت السروان ولاطان ابن رجاك مازال خلكي وهاتي فاكسين دان يمكن احتمالي مثلا في كاس كولورادو ما يعني بترش بنجي صار خلكي ما وهاتي فاكسين دان وقتي ازدرت كبمو از فاكسي از ماسكيب كارناينم احتمالي قالك المسطره هيكو از ديال وكسر المخارج بتحطينا فاكسين دان اذا خطر السلمه دانينا مثلا جاكي وكي عراقي واحتمال 2 صديات من الفاكسين دان تاني 6 صديات من الفاكسين دان تاني
اكيد وقت هاتي فاكسين ده وانت ماسك كارنينا احتماليه عندك كنت ماسك كارنينا كنت تعاملت ديال وكسا كي عندنا فاكسين ده جالك جبرهندي ديابيتن افوراتنكو رجع فاكسين ده ديكيم هر مستمر بيجري بريمون تندرسي بكنو ماسك كاردين جينجيشتي وصل ودير بيخن شي كدو بترج 2 متران جينجيشتي زۆر کەس لە وڵاتی ئێمە ینی کە ئێستا جۆمان لێبێ و ژمارەیەکی ینی کەم نییە لەو کەسانی کە ژەمی یەکەمیان وەرگرتووە لە نێوان ژەمی یەکەم و ژەمی دووەم تووشی ڤایرەسەکە بوونەتەوە ئەو ماوەی لە بینی ژەمی یەکەم و ژەمی دووەم هیچ معلوماتێکی تازەی لەسەری هەیە خەڵک لەو بینەیە چی بکە دکتۆر جەگەر ینی وایە لەو بینەیە ئەوە هیچ مەسەرەن کە تووشە بن ئەگەری لە دەستدانی ژەمی دووەمیان هەیە کە ئەمە لە ڕووی تەندروستیەوە و لە ڕووی سبینە دووسبەی کە ئەگەر پێویستیش بکە سەفەرکەانی ئەو تەواو ڤاکسین نەکراوە هیچ زانیاریکی تر هەیە تازە هەیە پێمان بڵێ لە بینی ئەو یەکەم و دووەم کەسەکان چی بکەن بە تایبەتی خەڵکێکی زۆر پرسیارمان لێکە لە وڵاتی ئێمە ئەسترازێنیکا دوای 3 مانگ دۆزی دووەم وەرەگرن بڕاستی خبرێکی دژێنی دیسان دراسة كانت كيران بريطانيا الجامعة أوكسفورد سنكو أوكسفورد ديار كري حتى بفايزر جي هندي أو نوفمبر يعني أو فترة ما بين قرشاي وقرشا دوي بتربيتن بيجنكو يعني احتمالية هندكو كوبرجريوان يستدل بهذه الفترة بجا قالك ميكا دوي دراسة ديار كري أفكسن قرشا دوي فايزر دانا بشتي 3 مانغا يعني بشتي 12 هفتية برگریه که مکمتر بوا چه بویا که بروار بکن بوا کسان اوید پشتی 3 هفته راگیری بوشی دست پیکی 3 هفته آبونا تحدید کردن اوه که بجد arbitrary numbers يعني اوه عندك عدد عشوائي بون وقتی دست پیکی ترایل کری اکید در رقم که جگران اللي بجد پشتی 3 اسبوعیان پشتی 4 اسبوعیان پشتی مثلا 2 اسبوعیان وقتی اف مسافات اف فترات دراسه کردن اوه دیت دوپات کردن دست پیکی إنما معنوي أول مثلا كنت بشتي شهر حفتي واجد أم بشتي بيش حفتي معنوي دي برجيوت اللي وصلت لهتن يعني أف قوانين لا منزلا كو أم تبتن يعني حرفيا دي بتشين لديورج بيتنكو حتى بفايزر جي أو كي أسترازينيكا عندي تأخير ترى جرعة دوية يعني حتى سيها يفوجد ورجري باشترا ومناعة بتلتتن هذا خالد دوية بس يو جرينتر شوي كان يجي تو جرعة دوية ورجري جرينتر شو كنت ورجري كنت نورجري أمازونكم مثلا فايزر بس بجرعة كبتني تشرح حتى بينجي صار بتني يا كاريجلا بس قال 2 جرعة حتى لو تبين صار يا كاريجلا بيجي أكيد يعني أفكس إن جرعة كبتني ورجري هكذا ده كيس أم ورجرين بينجي شو تشكرون بينش لا يعني نسبة فشل إذا قالك بيتن تمكن شو جرعة دوية ورنا جدا لو راح حتى مثلا بو أبد ماسكوج بكارناي للأمريكا أبد ما قلتي وأبد هر بيجنكو بيجرينا كم أبدي بريمان تندرسي أبا بس دي بوهنكي بيتن بشتي 2 أسبوعة بشتي 2 هفتية إش قرشة دوية لعبت قرشة كوالكرتي حاليوانا أبد فاكسين نوالكرتي هردي بيجريب بما تندرسي كان دي هر ماسكاب كارينم ودي ساجي يعني خالق وديجي مثلا قالك بيجم كابت إيش لي هايكو فاكسين والكرن أنا كبشتي كان دي والكرن راسيا بيجي خالق ودي والكرن جي خلق لي بسيار كتن هرقا فاكسين دف هرقا فيروس الدفتر شو يعني تشي نشان نمان توش كارنتيني دركتي وفحصتها بي سي ار دركت نيجاتيف كنت فيروس دفتر نمايا تكاري فاكسين فايزر استرازينيكا فاكسين سوني ور بگيري بو جمي دومي شويه دكتور جگر يعني مثلا اگر اساس علميين كنت خوبي اگر دوای جمي يكم اگر دوای وجبه يكم كوري گرتوا جمي يعني جمي دوم اتوانه دوای اوي كلا كورونا كچاك بو بچي وري گريتو يان كي وري گريتو يدوم بالكي سينته يدويجي هرقوفا دركو بلع هرقوفا دف ديار بوكو فيروس نمايت كاريت ور بگيريدن چه مشكله نيلا زۆر باشە دکتۆر جەگەر ڕێکانی لە کۆلۆرادۆ لەگەڵمانەوەی پرسیارەکانمان هێشتا زۆرترن بەڵام لە ئەڵلقەیەکانی داهاتوو میوانداری دەکەمەوە دوو پرسیاری سەرەکی تریشمان دەبێت بۆ تۆ بۆ ئەو کاتەیە یەکێکیانەوەیە کە ئەگەر هاتوو مەسەلەن ڤاکسینەکان تێکەڵ بکرێ ئەم شتە ڕێ تێدەچێیان نە پاشانیش دێینە سەر ئەوەی کە یعنی کە پێی ئەوترێ گۆڕانکاری لە هیندستان و ڤایرەسەکە خۆی گۆڕی و وەزەی وڵاتی دنیا و فۆبیایی کە دروستی کردووە ئەو لەوانەیە پرسیارێکیش لێ بکەم بڵێم ماشەڵڵا ڕۆژ بە ڕۆژ کەشخابی و ئەوە چییە خۆی دوایی پێمان بڵێ با ئێمە بینەرانیش بیخۆین
زۆر سپاس دەکەم کە لە کۆلڕادۆ لەگەڵمانەوەی دکتۆر ڕێگەڕێکەکان زۆر سپاس بەڵاکەس ئەمریکا زۆر سپاس مەمنونم سپاس بێگومان زانیاری زۆر هەیە لەسەر ڤاکسین لەسەر ئەو شتانی کە مەسەلەن تۆ پێویستە وەری بگری لە کاتی توش بوون لە دوای توش بوون یان ئەو پشکنینانی کە دەکرێت بە کورتی مختصری ئەوەی بۆ مەبەستی توێژینەوە بەکاردێ ئەو ئیشی پزیشکان و زانانی بواری تەندروستی ئەوەی ترەوەی تۆ لەسەر توێ خۆت بپارێزی ماسکەکەت بەستی ناوی خۆت ڕیکۆرد بکەیت بۆ بچی ڤاکسینەکە وەرگری و جارێ هێشتا ئێمە نەگەیشتونێتە ئەو لێڤڵی کە ئەگەر هاتوو ڤاکسینیشمان وەرگرت ماسکی خۆمان فڕێدەن هەر هیچ نەبێ با بۆ کەسێکی تری نەگواسیەوە هەموو لایەکتان تەندروست بن تا هەفتەی داهاتوو خواتان لەگەڵ